دیارە پێشتر ئەمەوێەوە بڵێم کە سەرڕای هەموو ڕێکریەکان ئێمە توانیمان لێوە بەیاننامەکە بخوێنینەوە بۆ شاعری گەورەی کورد بەختیار زێوەرز لەوێ و هەروەها شعری مامەساڵەتی فاڵمە بڵێنەوە وەجگەلەوە منەمەوێ شتە بڵێم منەم ڕۆ پۆساڵی کوردم بینی کە بە ئێمە خۆیان بە براو ئاسایشی ئێمەدادنێن و خۆیان بەوە ناز دەکەن کە ئەوان ئەمنێت و ئاسایشی وڵاتە دەپارێزن من پۆساڵی کوردم بینی بەسەر سنگی کوڕە کوردێکەوە کە باوکی پێشمەرگە بووە کە باوکی مێژووی ئەنفال و هەموو مێژوانی ڕابردووی بۆ ئێمە تۆمار کردوێتەوە و چەکی کردبوو شان بۆ داکۆکیکردن لە وڵاتە لەو ئەمنێت و ئاسایشەی کە ئەوان ێستا شانازی پێوکەن و کە ئەمنێت و ئاسایشی ئێمە تێکەدەن و ئێشێوێنن ئێمە کۆمەڵی خەڵکی مەدەنین ئەمانەوە لە ڕێگەی کاری مەدەنیەوە و خەباتی مەدەنیەوە و بەڕێکاری یاسایی ئێمە پەیام و چالاکی و ناڕەزایەتی خۆمان بگەین بەڵام ئەوان هێزەکانی ئاسایش و هێزی ئەمنی ئەوان ئەمڕۆ تاکیدیان لەوە کردەوە کە ئەوان پارێزەری کۆمپانیاکانن نەک ڕای گشتی و بەرژەوەندی گشتی تەبعاً کە لەوێ بووین ئەو شعری مامەستا شێرکۆ کەمان خوێندەوەمان و ئەم چیایە بەس ئێستا بڵین لەو چیایە وا مەزانن لەو چیایە هەر کۆمەڵێ بەرد و کەفر و گژوکیایە هەر بەردێکی جانتایەکە عاشقنامەی عاشقێکی لە بندایە هەر کەفرێکی ئاوێنەیە و وێنەی سەد شەهیدی تایە هەر کانیەک لەو چیایە هەڵقڵاوە ئاو نییە خوێنی شەهیدە بۆ بەرگری لەم چیایە لەو چیایە ڕژاوە هەموو پوش و پەڵاشێکی ئەو چیایە ڕمی ژەهراوی ناو دڵی سەد سوڵتان و نادرشایە ئەو چیایە تووڕەمەکەن تکایە با هەمووتان تێک نەشکێنێ بە شەپۆلی ڕەشەبایە گۆیژە بپارێزە بەردەوام دەبێت سازش لەسەر هیچ شاخێکی کوردستان ناکات هەموو ڕێگاکانی خەباتی مەدەنی و یاسایی دەگرێتە بەر بۆ پاراستنی شاخی گۆیژە لە دەستدرێژی کۆمپانیاکان پاڵپشتی هەر ڕێکخرا و گروپێکی ژینگەی دەکات لە داکۆکی لە پاراستنی ژینگەی سروشتی شاخەکانی کوردستان و پرسی ژینگە و شاخ و گۆیژە دەکەین بە پرسی گەرمی ڕۆژ و لە ڕۆژەفدا دەهێڵینەوە وەک ئاشکرایە تا ئێستا دەستدرێژەکان بۆ سەر شاخی گۆیژە بەردەوامی هەیە لە دوای ناڕەزایی و فشاری بەردەوامی گۆیژە بپارێزە نەگڕانەوەستاوە بەڵکو ژمارەی ئامێر و ستاف زیاد کراوە بەردەوامن لە تێکدان و شێواندنی ئەو چیا جوان و بڵندەی کە بۆ کۆمپانیاکانی دەسەڵات ڕوتەنە و بۆ ئێمە ژمانای سروشت و ژیان و بوونە ئێمە ئەمڕۆ لێرە کۆبووینەوە لە پێناو پرسی پاراستنی ژینگە و سروشت و موڵکی گشتی بانگەوازی لە تەواوی هاونیشتیمانیان و ژینگە دۆستان و ژیان دۆستان دەکەین هەمومان پێکەوە کار بکەین بۆ ڕاگررتنی تەواوی ئەو دەست درێژیانەی کە دەکرێتە سەر سروشتی جوانی کوردستان و بە تایبەت شاخ و ژینگەی سروشتی شاری سلێمانی ڕەمزی ئەو دەست درێژیانە کە ڕای گشتی و ڕێکخراوەکان و میدیاکانی جوڵاندووە دەست درێژیە بۆ شاخی دێرینی گۆیژە کە هەزاران ساڵە خاوەندارێتی لێ دەکەین بەڵام ئەمڕۆ بە بەرچاوی هەمومانەوە چاوچنۆکانە گۆیژە شەقار دەکرێت هەڵدەلوشرێ و تەختی زەوی دەکرێت لە پێناو کەڵەکەکردنی سەرمایی زیاتر و زیاتر بۆ حیزب و دەسەڵاتی شکست خواردوو کە ئەمە وێرانکاریەکی گەورەی ژینگەی سروشتی و سەرپێچیەکی گەورەی یاساییە و ئەو پەڕی نابەرپرسیارەتی و مامەڵەی نائەخلاقی ژینگەییە کە دەرحەق بە ژیانی هەموو بوونەکان و دانیشتوانی بە شەرەفی شاری سلێمانی دەکرێت داوا دەکەین ئەو مۆڵەتانەی دراون بۆ کۆمپانیا و پرۆژانەی دەستدرێژیان کردوتە سەرشاخی گۆیژە و تێکیانداوە و شێواندویانە و لە ئێستاشدا بەردەوامن سەرجەم مۆڵەتەکانیان هەڵبۆشێنرێتەوە دووەم ڕێگە بە هیچ کۆمپانیا و کەسێک نەدرێت دەستدرێژی بکاتە سەر ژینگەی سروشتی شاخی گۆیژە سێم ئەو کەس و بەرپرسانەی بە نایاسایی مۆڵەتیان بە پرۆژەکان داوە ڕوبەڕووی سزای یاسایی بکرێنەوە ئێمە لە گۆیژە بپارێزە دەسەڵات و سەرۆکی حیزبی دەسەڵاتداری ئەم ناوچەیە سەرۆکایەتی داواکاری گشتی وەزارەت و دەستە و فەرمانگە پەیوەندیدارە بێ هەڵوێستەکانی ژینگە و دارستان و ئاو و دارایی ئەنجومەنی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی فەرمانگەی ژینگەی سلێمانی بە بەرپرسی یەکەم دەزانین لە تەواوی ئەو دەستدرێژیانەی کراون و دەکرێنە سەر ژینگەی سروشتی شاخی گۆیژە و بە بەرپرسیشان دەزانین لە جێبەجێکردنی تەواوی داواکاریەکانمان هەر بۆیە لە بەرامبەر ئەرکی ئەخلاقی ژینگەی و یاسایی و مێژووی داین و نەوەکانمان بە زەیان بۆیان نابێت سپاس بله مسئله اما یا مسئله ام گردانه ناحیه سروشتی زور گرنگه بحث ما کردو و چند جان تلفزیون کان ام چشم جانه
بوتمانه دیمنی که هرمی جوانه شایان اویا که الوفدی که اجنبی ببینن او گردانه پیشان بدن و کو شوینه که گشتیاری به شرط که هر بروتیشی بمینه درخت لی نی رواندن من جوانیان بله خوی موقع هر دیمانیان شوینه که سیاحیه اما یه دوم او شاره که نزدیک 3000 سال لمو بر ملک آشور ناصربالی دوم هاتو و ویران کریا که شار ازمر بوا و که امین زکی پیش 100 سال امینوسی و روشهلات ناسان شوینوار ناسان قدیم ورگرتوها یه پیشخویی و ایتر هاتو نوسی و کتابکان آثار دا های ناوی او شارانه یک لوا اما گمان تیدانیه او شاره لدور بری ام گردانه بوا که دبی ام شوینه بینا تشکینین لناحیه شوینواری من پیشنیارم کرد للاین شوینوارناسان زانکو لگل یه دایره آثار پیکه و ام گردانه کانیکان لای گردکان سری گردکان همویان بردشکنن آیا او شاره هند شوینواری دوزن یا نادوزن ایتر پیویست بیا پشکنین اما واجبه که اثریه شوینواریه او پشکنین ضروریه ایتر او شاره پیویست بیا دوزین